سڵاوتان لە بێبینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ چەند ڕۆژێکی کەمماوە بۆ پیرۆستترین مانجی ساڵ، بۆیە ئەمڕۆ هەمومان بەیەکەوە دەڵێن ئەڵڵاهومە بەلیغنا ڕەمەزان. ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەپرسم چۆن پێشوازی لە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان دەکەی، دەپرسم چه هەستێکت هەیە بەهۆی هاتنی پیرۆستترین مانجی ساڵ. فەرمونون لەگەڵماندا بن، پەیامی هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە. تۆکو مسلمانێک چه هەستێکت هەیە بەهۆی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان؟ مانگێکی پڕخێر و بەرەکەتە، یاخۆ بەخێر بێ سەر چاوان. تۆک مسلمانێک چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەیت؟ پێشەشی بە خێراتنی کەڵانەکەتان دەکەم. ڕەمەزان کە مانگەکی مسلمانەکە لە 12 مانگەک کە مسلمانان بە ڕۆژی دەبیتن، پێشوازێکی زۆر بەگەرمەوە بە پەرۆشەوە لەو مانگە دەکەین کە جەمیعی مسلمانان هەموو بە ڕۆژی دەمون لەو مانگەدا. چه هەستێکت هەیە بەهۆی نزیکبوونەوەی مانگی ڕەمەزان؟ وەڵی هەستی وەمان هەیە کە مانگەکی زۆر خۆشە، بە پیت و بەرەکەتە، ئینشاڵڵا خوا ڕزقی هەموو لایەکی دەدا، واسع دەکاتن. لەبەرەوەی ئەو مانگەکی تایبەتە بۆ مسلمانان. خۆشمان لە پیشەکەی خۆمان حازر کردو، ئینشاڵڵا مانگەکی بە بەرەکەت دەبی. ئەوەی دوکاندار بەهۆی هاتنی مانگی ڕەمەزانەوە ساری خواردنەکان ساری شتەکان بەرز دەکەنەوە. ئەمە کە من خاوەنی تووشاتی حاجی نورەدینیمە، تووشاتەکەمان ناوبانجی هەیە بەڕاستی، نەک لەسەر ئاسی هەولێر، لەسەر ئاسی عێراق و تووشیمان زۆر دەستە دەبن. جەماعەتی ئەوەی لە دەرەوە دێن دەبن هەموو دەستخۆشیمان لێ دەکەن. ئێمە نرخەکان بەرز ناکەینەوە. ئینشاڵڵا لە سبەیڕە ئێمە ئێستا تووشاتمان بە 5,000 دینار تێکەڵا تووشەکی دەرەجە یەک و لە بەیانی ئینشاڵڵا دەکەین لە بە خاتر مانجی ڕەمەزان، بە بۆنێ مانجی ڕەمەزان کە دێتن دەکەنە 4,000 دینار تووشەکی دەرەجە یەک نایب دەدەنێ خەڵک. داواکاری چێ لە مسلمانانی شاری هەولێر بە تایبەتی و کوردستان بەگشتی لەو مانگەدا پێویستە چ بکەن؟ وەڵە بەنسبەت کە لە پیشەی خۆمان ئەوە پیشەکەی خۆمان دیارە، ئەو سعری بازار یعنی دەبینی کەلوپەل هیوادارین بەرز نەبتەوە، لەبەرەوەی خەڵک ئێستا کەم دەرامەتە، مەعاشەکەش بەخۆی کەمکەمە دەدرێتن. ئینشاڵڵا لەو مانگە دەبیتە مای سەرفرازی بۆ هەموو مسلمانان. ئینشاڵڵا ئەو موچەشتی چا دەبی چارەسەری دەبیتن. تۆک مسلمانێک چۆن پێشوازی لە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەیت؟ بە خۆشحاڵیەوە مانگەشی زۆر خۆشە، مانگەشی زۆر بەبەرەکەتە، بازاری زۆر باشە، الحەمدولله عالم ئێستا شتی دەکڕی، ئەشیاش سعری زۆر باشە، ینی سعرەکان بەرز نەبوویتەوە وەکو بەرز، بەس ینی وەچی جاران عالم شتی ناکرێ بری، ینی ئەوەی بێ بای مانگەچی بکڕی، ینی ئەوەی پێویست بێوی عالم شتی دەکڕی. هەستێکی چۆنت هەیە بەهۆی نزیکبوونەوەی پیرۆستترین مانجی ساڵ و داواکاری چێ لە هاوڵاتیان لەو مانگەیە زیاتر عیبادەت و پەرستش و بگەڕێنەوە لای خۆی پەروەردیگار؟ طبعا مانگەی خێر و بەرەکەتە، مانجی تۆ بەیە، ئینشاڵڵا ئەو مانگە دەبتە خێر و بەرەکەت، لە دوای ئەو پرۆسەی دەنگدان و شتەی ئینشاڵڵا شتێکی باش دەبی، ئەو مانگەش ئینشاڵڵا دەبتە خێر و بەرەکەت. تۆکو مسلمانێکی شاری هەولێر چۆن پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان دەکەیت؟ ئێمە ئەو مانگە پیرۆستترین مانگە و خۆشترین مانگە مانجی ڕەمەزانێ دێ، مانجی فەقیر و هەژارە، ئەم مانگەشی پرخێر و بەرەکەتە، مانجی خۆشی و ئاشتی و ئازادیە، مانگەی پرخێر و بەرەکەتە کە مانجی ڕەمەزان دێ ئێمە هەموو دڵ و دڵمان هەموو شاد دەبتەوە، چکە مانجی ڕەمەزانی بە تایبەتی زۆر بەرەکەت و ڕەحمەتە. تۆ چه هەستێکت هەیە بەهۆی هاتنی پیرۆستترین مانجی ساڵەوە؟ ئێمە وەک مامۆستایەکی ئاینی وەک کاسبکارین زۆر هەز دەکەین لەو مانگە کەشت دابەزێنین، کەشتی هەرزان بدەین، لە یارمەتی فەقیر و فەقارات بدەین، یارمەتی یەتیمان بدەین، یارمەتی فەقیر و هەژاران بدەین. بەڵێ ئێوە وەکو دوکاندارێک
نرخی شتومەکەکانتان بەرز دەکەنەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە شتەیە ینی زۆر جا هاوڵاتیان گلەیەوە کە نەڵێن لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان نرخی شتومەکەکان بەرز دەبێتەوە. ئەمە تقریبان 22 ساڵە لە شێخەڵاینە بە تا 23 ساڵە لە شێخەڵاینە ئێمە یارمەتی فەقیر و هەژار دەرین و ئاگامان لە خەرکە و ئێمە نرخی گران ناکەین لەبەروەی نرخ گرانکردن حرامە تێگەیشتی کە بە تایبەتی مانجی ڕەمەزانەندەیە دەبی ئاشای هەرزانکەین نەک بە گرانی بینینە خەرک نرخەکانی شەروە چخۆیتی و بەرز نەبوویتەوە. داواکاری چێ لە دوکاندارانی هەرێمی کوردستان کەوانەی لە ومانگا نرخ بەرز دەکەن و حەزەکەی لێرەوە چ داواکاریەکیان لێ بکەیت؟ بەڵێ ئەو کەسەی کە چاوی لە گرانیە تێبگە ئەو کەسەی کە چاوی لە گرانیە ئەوە دیارە حرامخۆرە دیارە شتی هەرگرتووە بۆ گرانی ئەوە حرامە ئەو ڕزقەلەی ئێمە هەر بە سەحری خۆی کەشمیش بە سێ هەر بە سەی دەدەین جیز بە شەشی هەر بە شەشی دەدەین و فستق بە سێزدەی هەر بە سێزدە سەعری خۆی گرانمان نەکردو خوای گەورە ئاگای لێیە. تۆکو مسلمانێک چۆن پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان چای خۆم ڕای دەگرم انشاءالله والله انشاءالله مانگەش خێر بەرەکەتە انشاءالله یعنی خۆشی دەکەوتە ناو ئەو ملەتەی انشاءالله تەفرەقە و ناخۆشی ناکەوتە بەر ئەو ملەتەی انشاءالله ڕۆژێک دەبی ڕۆژێک شۆندە خۆش دەبی مانگە شۆندە خۆش دەبی یعنی عالم هەموو دری خۆش دەبی انشاءالله والله پێشواسی لێ دەکەین بە چاو بەڕۆ بە هاتنی مانجی ڕەمەزان دڵخۆشی زۆر دڵخۆشم زۆر یعنی موسیقم بە قەلبی باس مانجی ڕەمەزان دەکەم زۆر خۆشە هیوادارم هەموو عالم بگەڕێتەوە هەموو بە ڕۆژی بی هەموو لەو ڕۆژەی شەمان بیتەوە عنی چاکەی بکە خراپەی نەکە داوا زۆر سپاسان دەکەم. من وەکو مسلمانێک دەبێ ئێمە هەمومان وەکو کوردستان کە هەمومان ئینشاءالله لە پێگەی ئیسلامدا جێگەیەکمان گرتووە ئەویش ئەوەیە کە پێشوازیەکی گەرم لە مانجی ڕەمەزاندا بکەین بەوەی کە پێشەواترین کەسمان کە پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە چۆن خۆی گورج و گۆڵ کردوتەوە کە هەندێک کار و کردەوەی کردووە لە ناو ڕەمەزاندا بەڵکو لە مانگەکان دیکە نەیکردووەواتە زیاتر خۆیمان دیکردووە بۆ مانگی ڕەمەزان بۆیە دەبێ ئێمە هەموو مسلمانان چاو لە پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم ئەو بکەینە پێشەوای خۆمان کەوا چۆن ئەو خۆی گورج و گۆڵ کردووە ئەو هەموو کار و کردەوانەی کردوونە و زیاتر خۆیمان دیکردووە لە مانجی ڕەمەزاندا ئێمەش ئاوا چاو لەوی بکەین و ئەو بکەینە پێشەوای خۆمان. ئاستێکی چۆنت هەیە بەهۆی نزیکبوونەوەی پیرۆستترین مانگی ساڵ؟ طبعا ئەو مانگە گەورەترین مانگە کە خوای پەروەردگار بۆ ئێمەی خەڵق کردووە و هەر بەخۆشی لە قورئانی پیرۆزدا باسی دەکات کە دەڵێت ئەو دەفەرمێت خوای پەروەردگار ئەو مانگە گەورەترین مانگە کە هەڵم بژاردووە لە ناو هەموو مانگەکاندا بۆ مسلمانان جا بۆیە دەبێ ئێمە بە تایبەتی خۆی بۆ ئامادە بکەین و پێشوازێکی گەرمی بۆ بکەین و خۆی بۆ ئامادە بکەین بۆ ئەوەی کە بە جوانترین شێواز وەکو مسلمان ئێمە هەموومان پێشوازێکی گەرمی لێ بکەین و دڵی خۆمانی پێفەڕحکەین چونکە زۆربەی ئەو کەسانێکەوە دڵیان ڕقە لە مانجی ڕەمەزاندا دڵیان نەرم دەبێتەوە بەهۆی هاتنی ڕەمەزان چونکە هەم کەش و هەوایەکەی جیاوازە و هەم خوڵقیەت و هەڵسوکەوتی مسلمانان جیاوازە لە مانگەدا و هەم کەسانێکیش ئەگۆڕێن لە غەیری مسلمانەوە دێنە ناو ئیسلام بەهۆی مانگی ڕەمەزانەوە جا بۆیە چەندەها سیفەتی گەورەی تێدایە هەرچەندی ئێمە باسی بکەین نابڕێتەوە بەڵام مانگی ڕەمەزان دەبێ ئێمە هەموومان لە پێشوازیدا ڕابوەستین وەکو مسلمان وەکو گەنج وەکو پیر وەکو منداڵ وەکو ئافرەت لە هەموو کوردستان دەبێ ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین و ڕێزی لەسەر سەر و سەرچاواندا بنین وەکو مانگێکی گەورە تەماشای بکەین. بە من ڕەمەزانەکە زۆر لە جەژنەکە خۆشترە ڕاستە جەژنەکە بوونی خۆی هەیە و شادیە و خەڵک شاد دەبیتن بەس ڕەمەزانەکە بۆ عیبادەت و بۆ یەکگرتن لە نزیکردن لە برادران و خاستەن شەوانی تەڕاویح زۆر یەحنی دڵخۆشمان دەکات. داوا لە هاوڵاتیان دەکەی لە مانگی ڕەمەزان زیاتر گرنگی بە چی بدەن؟ گرنگتری بەوە بدەن کەس ینی باس و قوسی کەس نەکاتن گەر عیبادەتکردن بە حەقەت مانگێکە مانجی عیبادەتە مانجی لێبوردوونە لە ڕەب العالەمین خەڵک تێیدا سوودمەند بی ئەو مانگە ئێمە 11 مانگانەی خۆین بە ئەو مانگەشی بۆ ڕەب العیباد بی. تۆکو مسلمانێکی شاری هەولێر چۆن پێشوازی لە پیرۆستترین مانجی ساڵ دەکەیت؟ بسم الله الرحمن الرحیم سەرتا بە خێراتنی کەناڵی پێیان دەکەم خوای گەورە موفقتان بکە لە ناخەوە ئەو هاتنی مانجی ڕەمەزان پیرۆزبایی دەکەم لە هەموو مسلمانی سەرزەوی بە تایبەت کوردستان و بە تایبەت
شاری هەولێر و بە تایبەت تریش ئێوەی بەڕێز و خۆشەویست بەڕاستی پێشوازەیەکە کە بەوتەی من نا بەڵام بەوتەی پێغەمبەر سەڵسەم چەندین مانگ پێشی ڕەمەزان وتێتی خوایە بنگەینە مانگی ڕەمەزان جا ئێمەش لەسەر وەکو سونەت و ڕێبازی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە یەک دوو ڕۆژمان ماوە دەڵێن خوایە بۆ خاتی ناوە جوانەکانت بمانگەینە مانگی ڕەمەزان بۆ ئەوەی زۆر خەجاڵەت و شەرمەزارین بەرامبەر قاپی ڕەحمەتت وا بکەی بۆ مانگە وا بکەی کە ئەو گونەحانەمان لێ هەڵوەرێنی و لێمان خۆش بێ چه هەستێکت هەیە بەهۆی نزیکبوونەوەی مانگی ڕەمەزانیان هاتنی مانگی ڕەمەزان بەخوای هەستم لەلایە خۆشە لەلایەک ینی ئیسان دڵی پڕ دەبێتن یعنی وە دەزانم تازە لەدایک بوومە بەڕاستی ینی زۆر خۆشە مانگێکە تا نەچێ ناوی نازانی ئەو مانگە چ مانگێکە تا لەگەڵی نەژی نازانی چ مانگێکە تا نەبیە هاوڕێی نازانی چ مانگێکە بۆیە دەڵێم خوای گەورە ئێمە و ئێوە هەموو بینەرانی تەلەڤزیۆنی پەیامی خۆشەویست و ئازیز بگەین تا ئەو مانگی ڕەمەزانە بۆ ئەوەی ئێمە محتاجی خوای نەبەرک و لە بەرخاتی ئەو قورئانی کە دای بەزاندووە بۆ محەممەد عەلەیهی سەڵاتو وەسەلام لەنا ئەو مانگە پیرۆزە گوناحەکانمان هەڵبوەرێ و لێمان خۆش بێ ئینشەڵڵا چ پەیامێکت هەیە بۆ مسلمانان پێویستە لە مانگی ڕەمەزان زیاتر خۆیان بە چیەوە خەریک بکەن وەڵا پەیامی من سەرەتا ئەوە ڕۆژوەکە ئەوە وەکو واجبێکە کە خوای گەورە لەسەر ئێمەی واجب کردووە وەک لەسەر ئومەتانی تریش واجب بووە بەڵام لە مانگی ڕەمەزاندا بەشەر دەبێ خۆی یەکلای بکاتەوە لەگەڵ خوای گەورە هەرچەندە شەیتان دەبەسرێ یعنی زینزیر دەکرێت بۆ ئەوەی کە نەتوانێت زەفەر بە بەندەکان بە ئەوەش ڕەحمەتێکی خوای گەورە میهرەبانە کە وەکو مانگەکانی تر نییە و فەزل و گەورەی ئەو مانگەیە کە قورئانی تێدا دابەزیوە یعنی بەڕاستی پەیامی من بۆ ئەوەی ئینسان لە ناو مانگی ڕەمەزاندا بێ ئەوەی کە لە ڕۆژوو بە ڕۆژوو بێ ڕۆژوویەک بێ کە تەنانەت برسێت و توێنێتی نەبێتن یعنی وا بکە بەڕاستی ئەو ڕۆژوە هەم پاکی کاتەوە هەم بگاتە ئەو پلۆپایی کە خوای گەورە لی دەوێت بە تایبەت تەعاملی لەگە دەورا و پشتی چونکی زۆر کەسمان بە ڕۆژوونە یعنی تون دەبن وشک دەبن یعنی ڕق دەبن بەڵام لەو مانگەدا پێم خۆشە هەموو مسلمانان بەڕاستی بەخۆیان دابستنەوە یعنی تایبەت بێ بە قورئان خوێندن تایبەت بێ بە نزاکردن تایبەت بێ بە گریان یعنی بۆ ئەو گوناحانەی کە لێمان هەڵوەریوە لێمان هەڵبوەرێ بۆ ئەوەی خوای گەورە بە ڕەحمەت و بەزەی خۆی ڕەحمان پێ بکە کە لە دەیەمینی بڵین لە دوای دەیەمینی ڕەمەزان کە عتق من النار ئینشاءالله خوای گەورە وامان لێ بکە لەو ئاگرا هەموو مسلمانان ڕزگار بێ ئینشاءالله بەڕاستی هاتنی مانگی ڕەمەزان خۆی لە خۆیدا نیعمەتێکە کە خوای پەروەردگار بە ئێمەی بەخشیوە چونکە ئێمە لە هەموو حاڵەتێکە لە هەموو ساتێکە لە هەموو چرکەیەکە پێویستمان بەوەیە جارێتر و بارێتر بگەڕینەوە ژێر باری فەرمایشەکانی قورئان و واژێر باری فەرمایشەکانی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەش کە لە 12 مانگی ساڵە مانگێک دانراوە بۆ ئەوەی کە ئێمە عیبادەتی زۆری تیا بکەین مانگی پیرۆزی ڕەمەزانە کە سواردەوری هەموو مانگەکان ئەگرێتەوە بە 36 ساڵ واتە هەر 36 ساڵ جارێ ینی دەوران ئەکاتەوە بەڕاستی ئینسان پێویستە لەم مانگەدا پێداچوونەوەیەکی باش بە ڕۆحی بدات چونکە بەڕاستی لە هەموو شتێ تێنووتر بووە برسیتر ڕۆحە کە بێ ئێمە جارێتر ئەم ڕۆحەت لە توێنوێتی ڕزگارکەینەوە تۆکو مسلمانێک چ هەستێکت هەیە بەهۆی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان وڵای پرسیارێکی زۆر خۆش و نایە بە بەڕاستی چونکە ئینسان هەرکە ئەگات بە مانگی ڕەمەزان هەستێکی تایبەتیە یعنی مانگەکانی تر حەز بەو خۆشیە ناکەیت ئەبینی ئەو سفر ڕازاوە ئێواران ئەو جۆش و فرۆشەی نێوان مسلمانان بەو ئومێدەشم بەڕاستی بە ئومێدەم کە ڕەمەزانی ئەم ساڵ دەواازەیەک بێ بۆ نەمانی کێشەکانی کوردستان و نەمانی ئەو تەنگەژیە و ئەو توندوتوژیە و ئەو لێدوانە خراپانی لایەنە سیاسەکان بۆی جارێتر بە تایبەتی لایەنە ئیسلامیەکان بیر لەو مانگە ڕەمەزانە بکەنەوە پێداچوونەوەیەکی گرنگ بە هەڵوەستە و بڕیارە سیاسەکانی خۆیان بکەنەوە بۆ ئەوەی لایەنە سیاسەکان لەژێر یەک یاسا لەژێر یەک هەڵوەستەدا بتوانن ڕنگدانەوەیەکی جیاواز و بتوانن کە
شێوازێ لە حکومڕانی لە کوردستاندا بەرپا بکەن کە جیاواز بێ لە حکومڕانەکانی تری وڵاتانی دەوروبەر بەڕاستی ئینشاءالله هەمومان بە ئومێدین کە لە ڕەمەزانی ئەم ساڵدا هەم خۆمان و هەمیش دەوروبەرمان بتوانین گرنگی بەو ساڵە بدەین گرنگی بەو مانگە بدەین تاوەکو ڕۆشنایی ئیمانمان زیاتر بێ و لە ڕووی ڕۆحیەوە و لە ڕووی جەستەیەوە یعنی ڕنگ بداتەوە لە هەموو ئاکار و ڕەفتار و شتەکانی نێو ناخ و دەوروبەرمان. لێرەوە حەزەکەی چ داواکاریێک لە هاوڵاتیان بکەین هاوڵاتیان لە مانگی ڕەمەزان زیاتر خۆیان بە چیەوە مەشغوڵ بکەن ئایا عیبادەت یان ئەو مەمەسیل و ئەو فلیمانەی کە بۆیان دانراوە لە کەناڵەکان کە چاوەڕوانی ئەوان وەکوونێ چیرێکدان هەیە لە مانگی ڕەمەزان قۆڕغیان بکەن و زیاتر کاتەکانیان لە دیار زنجیرە ئەڵقا دراماکانی تووچی وە کۆی گشتی زنجیرە دراماکان بەڕێوە بن لێرەوە تۆ چ پەیامێکت بۆ هاوڵاتیان هەیە لە مانگی ڕەمەزان زیاتر خۆیان بە چیەوە مەشغوڵ بکەن؟ وەڵای خۆی لە خۆیدا ڕەمەزان بەرنامەیەکە سیرکە لە 12 مانگ یەک مانگ دانراوە بۆ ڕەمەزان کەواتە ئەبێ ئێمەش بە بەرنامەوە بچینە ناو ئەو مانگەوە یعنی تەسەور ناکەی کە ئەو وەزع خراپە کە لە نێوان کووردا هاتووە یعنی سەیری ماڵێکەکەی کە ماڵێکی سێ چوار کچی باڵاپۆشی تایە و هەروەها سێ کوڕی گەنجی جوانی مسلمانی تایە دەبینی شەوانە و بە شتی خراپەوە بەسەر ئەبەن کە حەز ناکەم کە لێرە باسی کەم ینی بەڕاستی یاخود لەم کافتریانە ینی بڕۆ بۆ ئەم جادە و بانانی کە لە مانگی ڕەمەزانە سەیریەکەی یعنی بەردەوام کاتەکانی خۆیان بە نێرگەلە و با جگەرەکێشان و ینی شتی بێسوود بەسەر ئەبەن یان بەشێکی مسلمانان زۆر زار کاتەکانیان بەخەوە بەسەر دەبن ئایا ئەو مانگی نووسنە مانگی وێت تێدا مسلمانان تێدا بخەون یان عیبادەتی تێدا بکەن ئەو مانگە کۆمەڵە تایبەتمەندی تایبەتی بەخۆ هەیە ینی جیاواز لە مانگەکانی بۆ نمونە نوێژی تەڕاوی لەیلەتول قەدر هەموو ئەو مانگانە بۆیە ینی داوا لە هاوڵاتیان دەکەی پابەت من بەو ڕۆژە گرنگانەی کە لەو مانگە دیاری کراوە یا خود زیاتر کاتەکانیان بەخە و لەعب و یاری بەڕێبە خۆی ئەو زەڕوریەتەی مانگی ڕەمەزان هەر ئەوە نییە کە تۆ خۆت لە خواردن و خواردنەوە بگریت یعنی خۆ ئەتوانی ئێستا کە مانگی ڕەمەزان نییە چەند ڕۆژێکی ماوە ئێستا ئەتوانی خۆت لە خواردنەوە بگری زەڕوریەتێکە ئەو پێداویستی کە ئێمە ئەبێ بیگرین لەناو مانگی ڕەمەزانە پێداویستی زەڕوری ئەساسەکان ئەوەیە کە ئێمە خۆمان بەدوور بگرین لە خەو خۆمان بەدوور بگرین لە سیرکردنی فلیمێک کە بەڕاستی بۆتە مۆتەکەیەکی خراپ بەسەر هەموو کۆمەڵگەی کوردیەوە کە ئەبینی ڕۆژانە دایکێکی مسلمان کە من وەکو کتێبفرۆشە لێرە ئەبینم دایکێکی مسلمان کە بەخۆی لێسکی بەسەرەوەی بەڵام ئەبینی تەنوڕێی کچەکەی وردە قارچەکە یعنی بەردەوام بەهۆی ئەم مسلسە خراپانەوە کە دەبێت لە مانگی ڕەمەزانە هەموو ماڵەکان بە جۆش و خرۆشێکی ئیمانیەوە بتوانن تەواوی ئەم مانگە تەواوی ئەو ڕۆژیانی کە لە خلالی ئەو مانگەدا ئەیگرن بۆ خوای پەروەردگار کە خۆیان برسیەکەن خۆیان ماندووەکەن بە چەند کاتژمێری 7 ساعت و 8 ساعت ئەگەر ڕنگدانەوەی نەبێت لە ناخیانە بەڕاستی ڕۆژوێکی بێسوودا بە ئومێدەم گەنجان لەم مانگەدا پیاوان لەم مانگەدا ئافرەتان لەم مانگەدا و بە تایبەتریش لایەنە سیاسیەکان و سەرکردەکانی هەموو حیزبەکان لەم مانگەدا پێداچوونەوەیەکی زۆر باش بە بڕیارەکانی خۆیان و بە هەڵوەستە و بە ناخی خۆیانە بکەن تاوەکو ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین هیوامان وایە مانگی ڕەمەزانی ئەم جارەمان ببێتە جێگای ڕەزامەندی خوای پەروەردیگار و لێ خۆشبوونی تاوانەکانمان بەرنامەی ئەم جارەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتری پەیامی تۆ بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ